دیارە ئەو بڕگانەی کە لە ستۆدیۆی سلێمانی و پێشکەش دەکرێت بە تەواوەتی هونەریاتیشی خستنە سەر کار و بەرهەمی هونەرمەندانە جا لە هەر شوێنێکی کوردستان بن. ئەم ڕۆژ بە خۆشحاڵیەوە سێ هونەرمەندمان لەگەڵدایە. هونەرمەندەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بوون، بەڵام چەندین بەرهەمی جیاوازیان هەیە و یەکێک لەو هونەرمەندانە تارا محەممەدە کە ماوەی 13 ساڵە لە باشووری کوردستانیش تەجێبووە. خاوەنی چەندین کاری جیاوازە، خاوەنی چەندین براندی جیاوازە. هەروەها کاکزانە بە خۆشحاڵیەوە لەگەڵمانایە کە ئەویش یەکێکە لە هونەرمەندە دیارەکان کە توانیوێتی لە ماوەی کارکردنیدا چەندین بەرهەمی جیاواز لە بواری هونەریدا پێشکەشی بکە. بە خۆشحاڵیەوە کوڕەکەیشیمان لەگەڵدا بە ئامێری کەمانچە. بەخێر بێن. تاراگەر سەرچا لە تۆوە دەست پێ بکەم کە دیارە ماوەی 13 ساڵە لە باشووری کوردستانی چۆن دەست بەکاری هونەری کرد؟ من هەر خولیایەکی منداڵیم بوو، حەزم لە ڕەسمکردن بوو، بەڵام بە شێوازی ئاکادمی خوێندم، بەشی زانکۆ بەشی هونەرە جوانەکانم تاوا کردو. دوای ئەوێش ئیدی هەر خەریکی پێشانگا و ئەوانە بووم. باشم. یەمەوەلای تۆ کە دیارە من ماوەی ناسینی من و تۆ بە تایبەتی لە نێوان کارە هونەریەکان تا گەڕێتەوە بۆ 4 ساڵ لەمەوە پێش بە پێشەنگایەک بەشداریت کرده بوو. پێشەنگاکە بە بۆنەی 8 مارسەوە بوو. بە شێوەیەکی گشتی کارەکان لەسەر ژن بوو. پەیامەکە چی بوو زیاتر؟ ئەو کاتە زیاتر دەمەویست ئازادی و بەرابەری بگەێنم، زیاتر لەسەر ئازارەکان و مێنێتەکانی ژن ڕسمم دروستە کرد. ئێستاش بەشێکی زۆر لەو تابلۆیانەی کە لە ناو ستۆدیۆیە هەر تعبیری لە ژن وایە؟ بەڵێ. زۆر باشە. کاکزانە چیرۆکی تۆ چۆن بوو؟ چۆن دەست بەکاری هونەری کرد؟ 23 ساڵە کاری هونەری دەکەم. هەر حەزم لە وێنەی موسیقا شتێکە هەموو کەس حەزی لێیەتی. باشە. ئێوەشە بە شێوەیەکی ئەکادمی خوێندوتانە یاخۆ خولیا بووە؟ نا بە شێوازێکی ئاکادمی وەلی خوب بە خصوصی هەیە ناوەیە کە بچم بۆ زانکۆ. فێرگی خصوصی هەیە لە ڕۆژهەڵات. لەو فێرگانە بە شێوازێکی ئاکادمی کارم کردو و دوای خۆشم فێرگەم داناڵ دەرسم دکتۆ و ئەبوو شێوازە. بە 23 ساڵەوە ئیشە دەکەم، هەم کاری ستودیۆ، هەم کاری ئاوازدانان، کاری ئارێنج، میکس ماسترینگ. بەڵێ. دامان نابوو تابلۆیەکی هونەری پێشکەش بکەین بەوەی کە تارا خەریکی کارکردن بێ، ئێوەش میوزیک بژەنن، ئەگەر بتوانرە بۆی کەشێکی هونەری بە سەرەتای بەرنامەکەمان ببەخشین. فەرمووی.
تارا ئەم تابلۆت باسی چیەکات؟ جیاوازترە لە تابلۆکانی دیکە دوو دەستە بە ئامانجی چی کێشاوتە؟ ئەم دوو دەستە لەوحەیەکی زۆر مەشهورە ڕەنگە زۆر کەس بیناسێ ئەمە ئەسەرێکی هونەری نەقاش و مجەسەمە سازێکی گەورەی ئیتالیە ناوی میکێل ئانژە ئەم ئەسەرە ئەسەری خەڵقی ئینسانی پێدەڵێن ئافرینەشی ئادەم لێرەدا ینی باس لەوە دەکا هونەرمەندەکە ویستویەتی هەبوونی خودا بە ئێنەرژیەک بەمە بسەلمێنێ ینی ئەم دەستە دەستی خوایە ئەمە بەشەرە کە خوا لەناو جسم و ڕوحی خۆماندایە لەناو مێشکی ئێمەدایە کە ئێنەرژیمان دەداتێ. باشە تا چەندە هەوڵەداوە و خۆشت ئاماژەت پێە بەشێکی زۆر لە تابلۆکانە دەربارەی ئافرەتن هەوڵەداوە چی ئافرەت پیشانەیت لە ڕێگای تابلۆکانیش دۆ تا چەندە ئەو وزە شاراوانەی خانمانە پیشانەوە؟ من هەمیشە هەوڵم داوە کە لە پشتی ئافرەت بم ینی هەوڵم داوە کە توانەکانی ئافرەت ینی هەمیشە بەهێزبوونی ئافرەت نیشان بدەم. زۆربەی کات ئەو غەدرانەی کە لە ئافرەت کراوە ئەو زوڵمانەی ئەو ناڕەحەتیانەی ئێوەش جیاوازە بە هۆکارەوەی کە لە ڕۆژهەڵات تا ڕادێک ئازادیەکان بۆ ژنان بەرتەسکتر کراوەتەوە لەوەی کە لە باشوور هەیە وایە؟ نەک هەر ئازادی من حەزم کردو هەمیشە بەرابەریەک هەبێ ینی ژنیش دەتوانێت پێ بە پێی پیا و توانای هەبێ بەهێز بێ زۆر کات هەبوون ژنەکان بەتواناتر بوون لە پیاوەکان ویستومە ئەوە ڕابگەێنم ویستومە زۆر جار ویستومە تونند و تیژی ڕابگەێن کە هەموو نائیداڵەتێکم نیشان داوە بەرامبەر بە ژن. زۆر باشە کاک زانە ئێوە ینی چەنە هاوڕان لەسەرەوەی کاوەکو تاراڵێ بتواندرێ هونەر پێێتە دەواازێ بۆ گەیاندنی پامی مرۆڤایەت بێت 100% هونەر ینی دەبێ لە خزمەت گەیاندنی و پامی کۆمەڵگادا بێ بەڵام بەداخەوە ئەکسەری هونەرمەندەکان چونە سەر ئەو شتێک کە خەڵک چێژ وەرگن وە لەزەتی لێ دەبن هەم لە بەشی شێعر و نووسراوە وانەدا هەم لە بەشی موزیکدا وەلی بخۆم ئەو کاتێک کە موزیکم دەست پێ کرد ئارەزوم بوو وەکو مەسەلەن گروپی مەسەلەن پینک فلۆید وانە پەیامێک بگەێنم بەڵام ناخوداگایە لا ئاگا کوێنی و موزیکێکەوە کە خەڵک پێیان خۆشە ئەم زۆر موافقی ئەو شتم باشە سەر ئەو باوەڕم زۆر جار هەبووە کاتێک کە باوکەکە پیشەیەکێ بووە حەزی کردووە مناڵەکەشی ئەو پیشەی خۆی هەبێ یاخۆ بە پێچوانەوە تۆ چۆن هاوکاری ئارتینت کرد تاوەکو وەکو خۆت ئەو ڕێبازە هونەریە بگرێتە بەر بەڵێ من بەهۆیەوەی کە ئارتین هەمیشە لە ستودیۆ لەگەڵ من بوو شوی ستودیۆ هەمیشە لە ماڵە هەبوو چ لە ئۆفیس بێ ستودیۆ یەکدانە ستودیۆی ینی هۆم ستودیۆیەک لە ماڵەدا هەمیشە هەبوو و بۆتە بەهانەیەک کە ئارتین بتوانێت لە موزیکدا لە چاو تەمەنی زۆر لەسەرتر بێ گۆرانی ئەڵەتی یان تەنها میوزیک ئارتین هەم کەمان لێ دەدا هەم لە ستودیۆدا زۆر یارمەتی دەری من هەم لە کاری ئارێنزدا هەم لە کاری میکس و مەسترینگدا. باشە کاک زانە یەکەم جار کە گوێم لە گۆرانیەکی تۆ بوو نزیکی 4-5 ساڵەمە و پێشەیش باوەڕم کرد بە تۆ ئەتوانێت ئێستا بۆمان بڵێن بەشێک لە تێکستەکەیم لەبەرە باخیم لەبەرنێ ئەو گۆرانیەژی 17 ساڵ لەوە پێشە ڕاستە بە زۆر تایبەت بوو بەڵێ ینی لە چاوەکی 18 ساڵ لەوە پێشە و گۆرانی نەگۆڕدراوە ینی ئەو ئیحساسی پێشتا تام بوونی خۆی تقریباً
باورم کرد بە تۆ باوەڕێکی بێبرۆ بە هەستێکی پرشتۆ ئەبەستێکی پڕ لە تۆ بۆیە چاکم تێدەگەی حەز لە چیکەی پێم دەکەی دەرنە نازێ گەردەکەی شێتی خۆتم تۆ دەکەی شێتی خۆتم تۆ دەکەی چون زۆر قەدیمە گۆرانی و لە بەرماوە ئەنا ئەوە لەگەڵ کەسێکی تراوە توتە بەڵێ لەگەڵ هاوڕێیەکم بەنێوی چییە کە ئەو بەشی ماوەی چەند ساڵە گۆرانی ناڵێ ینی هەر میوزیکە کارەکان زیاتر من لەناو موزیک سازەکەم شاید ساڵانە گۆرانی ئامادەکەم بیرەمە دەرێ ئاخرین گۆرانی وەڵاهی بوو کەومدا دەرێ ساڵە گۆرانی دوو گۆرانی دەمە دەرێ باقیەکەی فقط بۆ گۆرانی بێژەکان گۆرانی ساز دەکەم و موزیکیان بۆ دابێژ دەکەم باشە بیرتان نەکرێتەوە لەگەڵ تارە پێشەنگە بکەنەوە هەم تایبەت بێ بە تابلۆ هەم تۆ میوزیک بژێنی شتێکی یاوەتان ساز نەکردەوە لارەکە بیرمەنی نەکردێتەوە دوایمە بیری لێ ناکەنەوە بەسەر چاو ئەم ساڵ ئیشەڵڵا ئینشاڵڵا حەزەکەم. بۆ خوددا چکە زۆربەی پێشەنگەکان کە ئەچی میوزیکی تیانە ئەسەکەم بە میوزیکە و ڕۆحێکی تری هەیە حتما ئەو پێشانگایی تۆ هاتی موزیکی تدا بوو میوزیکەکە بۆ نمونەگەر حەی بێزین و بێسەکەم زۆر جوانترەوەە وایە ڕاستە ڕاستە خۆ بێت ئەم ساڵ ئیشەڵڵا زۆر باشە تارە باس لەوە بکەین لە سەیە بە تایبەتی بەشێکی زۆر لە شێوەکارەکان لەسەر داواکاری خەڵک تابلەوە کێشن ئەمە تا چەند دەوای کردووە بە تایبەتی هوەری شێوەکاری لە پەیامەکەی خۆی دوور بکەوێتەوە لەوانێت تۆ پەیامێک تەبێوەکو هونەرمەندێک بەڵام کاتێک کا بێتە سەر داواکاری ئەو پەیامە ون ناکات ئەگەر هوەرەکەت بۆ بژێوی ژیان بێت تۆ مەجبوری لەسەر داواکاری خەڵک ئێستا زۆر وایلاتۆ بە تایبەتی لە پەیجەکانە لەبەرەوەی کە تۆ ئەگەر پیشەکەت ئەوە بێت مەجبوری کە خەڵک چ داوا دەکات لەسەر دڵی ئەوان بی یان بە سەلیقەی خەڵکەکە ئیش بکەیت یان بۆ زۆربەی کات دەڵێن بە سەلیقەی خۆت شتێکمان بۆ بکە ئەو کاتە دەتوانێت تۆ تای هوەری خۆت بینی سەر لەوحەکە بە دڵی خۆ باشە بەشێکی زۆر لە هونەرمەندان ڕێبازێکیان هەیە بۆ مناڵە من ئەم ڕێبازەم هەیە تۆ چ ڕێبازێکت هەڵبژاردووە بە تایبەتی کە بیگەێنیت من خۆم پێشتر خۆت دەزانی کە لەسەر چ ستایلێک بووم بەڵام ویستم ئێستا زیاتر دەم هەوێ جوانەکانی ژیان نیشان بدەم جوانی سروش جوانی ینی تەلفیقی بکەم هوەری مۆدرن و کلاسیک یان ڕنگ و شەیب تێکەڵاوکەم زیاتر دەم هەیە بە تێکەڵکردنی ڕنگ جوانەکان بگەێنم باشە تا ڕادێ تابلۆکانت دیوە ئازارەکەی ژنیان پیشانەیە ئێستا گواستراوەتەوە ڕەنگەکان جیاوازە تابلۆکان جیاوازە ڕەنگە هەر کەسە و نۆعێک ئیش بکە ینی بە پێی ژیانی خۆت یان ڕوح و دەرونی خۆت ئیش بکەیت شاید من جاران ژیانی خۆم وابوو بێت کە هێنا ببمێتە سەر لەوحە بەڵام ئێستا ژیان جوانتر دەبینم حەزەکەم جوانەکانی نیشان بدەم زۆر باشە کاک زانە ئێوە تا چەندە ڕێبازێکی دیاریکراوتان گرتوتە بەر لە بواری میوزیکە بێ لە بواری گۆرانی وتنا بێت دیارە بە پێی کاتەکان دەگۆڕدرێ ڕێبازەکان ئێوەش ئەزمونتان گۆڕانکاری بەسەراتەوە من فقط ئیشەکەم هونەرە زۆر جار بۆ بژێوی ژیانت تۆ ئیش دەکەی یعنی ڕێبازێکی تایبەتت نیە بەڵام ئارەزوم وەیە یەک زەمان بگات کە من بۆ شتانی کە دڵم پێی خۆشە موزیک کار بکەم بۆ شتانی کە خۆم دەم هەوێ یەکێک لە گرنگترین مۆزوعەکان مشکلاتی کۆمەلگا مشکلاتی ئەو کەسانەی کە دەبینم لە پیاودا لە ژندا لە منداڵدا بە هەموو جوورێک ینی بدرێتە دەرێ جوانی کۆمەلگاش تا جوانی شارەکەمان جوانی وڵاتەکەمان هەموو بە گۆرانی بدرێتە دەرێ بە ئیزافەی مشکلات و ئەو مشکلاتانی کە هەیە زۆر جا هونەری شەگەندرێت بۆ ئەگاتە ئەو ئامانجەی کە بۆ منە من وەکو میلەتێک چەندین کێشەم هەیە چەندین گرفتم هەیە داگیر کراوم هونەر چەکەکەمە ئێوە تا چەند ئەوەتان بەکارهێناوە بەڵێ من گۆرانێکم هەیە کۆڵت ئەیت گۆرانی تقریبا نەوی 17 ساڵەوە پێشە زۆر گۆرانێکی احترازیە یعنی زۆر خۆی نیشاندا دژی زیاتر دژی سەرمایەداریە گۆرانیش کەم هەیە دایەمەم دە بە گورگا
گورگەدانی تیژە هیچ لە گۆرانیانە و ئێستا ئامادە ئەو کۆڵدەیجەکە دەخێنم ئەو هۆشم نەبوو ئەران کە بفکرێت داێنم باشە با گۆرانی وانێکم زۆر احتراسی ئەلان بەشێک لەوە دەخێنم بهترون هەناسەی ساردی زستان ئەوژمی باوبارە سەهۆڵ بەندانی سابلاغی دڵی لەرزۆکی داپیرە گەڵا ڕێزان و ڕێبەندان سناری پیری جیران سەری سەرداری لاوان و سری کەیبای زریان کوت و پڕ مردنی ڕۆڵەی هەژارە لەسەر بوونی زگی سەرمایەدارە سەدەی بیست و یەکەم ئێدامی ویژدان سەدەی ئەنفال سەدەی کوشتار و زیندان شەوە زەنگە دڵم تەنگە لە بۆ خۆ دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم کە توانیمان ببینە وێزگەیەک بۆ پیشاندانی تواناکانی ئێوە بە تایبەتی وەکو چەند بەهرەمەندێکی ڕۆژهەڵات کە لەگەڵمانە بوون جارێکی دیکە خۆشحاڵ بووین کە لەگەڵمان بوون.